إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. سورة توبة هۆی ناونرانی بەو ناوەوە. سورەتی تەوبە بەو ناوەوە ناونراوە بەهۆی ئەوەی کەوا خوای گەورە باسی وەرگرتن و قبوڵکردنی تەوبە دەکات لە پێغەمبەر صلی الله عليه وسلم و کۆچکردو و پشتیوانەکان و ئەوانەیشی کەوا لەسەر چاکە و چاکەکاری شوێنیان دەکەون و هەروەها باسی ئەو سێ کەسەش دەکات کەوا لە غەزوەی تەبوک دواکەوتن و پاشانیش خوای گەورە تەوبەی لێ قبوڵکردن. پێناسەیەکی سوورەتەکە. یەکەم، سوورەتی تەوبە سوورەتێکی مەدەنیە جگە لە ئاەتەکانی ژمارە 128 و 129 نەبێت کە ئەم دوو ئاەتە مەککین. دووهەم، ژمارەی ئاەتەکانی 129 ئاەتە. سێیەم، سوورەتی تەوبە ژمارە نوێیەمە لە ناو ڕیزبەندی سوورەتەکانی قورئاندا. چوارەم، سوورەتی تەوبە لە دوای سوورەتی مائیدە دابەزیوە. پێنجەم، سوورەتی تەوبە بە بسم الله دەست پێ ناکات و بسم الله تێدا نییە، بۆیە زۆربەی جار بە سوورەتی بەڕائە ناسراوە کە لە سەرەتای سوورەتەکەدایە. شەشەم، سوورەتی تەوبە لە ساڵی نۆی کۆچی و لە دوای غەزوەی تەبوک دابەزیوە. تەوەرەکانی ئەم سوورەتە. سوورەتی تەوبەش لە سوورەتە مەدەنیەکانە و زیاتر بایەخ دەدات بەلایەنی تەشریع کە لە کۆتاییەکانی تەمەنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەسەریدا دابەزی. پێشەوا بوخاری ڕەحمەتی خوای لێبێت لە بەڕای کوڕی عازب بۆ دەگێڕێتەوە کە کۆتا سوورەتی تەوبە بوو کە بەسەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دابەزیوە. و ئەم سوورەتە پیرۆزە ڕوونکردنەوەی داوە دەربارەی حکم و یاساکانی ئیسلام لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ موشریکەکان و ئەهلی کتابدا. واروەها ئەم سوورەتە باسی هەڵوێست و حاڵی منافقەکانیش دەکات لە بەرامبەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم لەگەڵ ڕوونکردنەوە و دەرخستنی کارە چەپەڵ و نهێنیەکان.